بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. باسی پرۆژەی ژینە. ئەڵێن وەرە ساقی بەشین و نەتبوواوەی، ئەوا فەرشی ژیانی خۆم دەکەم تەی. دەزانی خۆ دەچینە جێ غەریبان، بە مەرگی خۆت ئەگەر چاوان سیاکەی. گلە ناکەم ئەوەندەی دەنکە جۆیێ، ئەگەر کەللەی سەریشم پڕ لە کاکەی. هەموو وەقتم دوعایە ئاخۆکەی بێ، بە تیرێکم شەهیدی کەربەلاکەی. چ خۆشە من وەکو تازی بنۆڕم، ئەتۆش هەر وەک غەزالەی بەر هەڕاکەی. بە حەسرەت عمری من یەکبارە فەوتا، مەگەر عمرێ دووبارەم پێ عەتاکەی. گوتت نالی ئەتۆ بمرە ئەمن دێم، خوداکەی بێ خوداکەی بێ خوداکەی. بەڵێ ژیانمان ئاوا ئەڕوا و پرۆژەیەکمان نییە و هیچمان لەبارا نەبوو، هیچیشمان نەکرد. بە حەسرەت عمری من یەکبارە فەوتا، مەگەر عمرێ دووبارەم پێ عەتاکەی. چەندمان ئێستا لەم تمەنەیە خوا، ژیانمان ڕۆیشتووە لە هیچ و لە لەهو و لەعیب و نازانین چیمان کردووە و ئەڵێین مامۆستا بخوا لە وەرەقەیە غەڵەتم زۆر کردووە لە ئیمتحانەکەیە، ئەگەر وەرەقەیەکی ئیمتحانی تازە شتێکی تازەم بیتێ با لە سفرەوە دەست پێ بکەمەوە. ئەلێ کوڕم کاتەکە تەواو بوو، جواب بەرەوە، زەڕ بێ بەسەر ئەوەیە بێنەکە کردوتە، وەرەقەیەکی سپی هەڵبەرەوە. بەخوا مەگەر ئێمەش هەروا بکەین، ئەم عمرە خۆشە زایعە چوو، ناتوانی چی تا بکەین بۆ خوا. تازەش داوای عمری چی بکەین؟ ئەوە یەک جارە و تاقیکردنەوەیە و جارێکی تر دووبارە نابێتەوە. خۆشەویستانیەوە قەت بیرتان لەم بابەتە کردوتەوە؟ کار تەمەنە و هەڵە بوێرێ و ژیانە و ئەڕوا و شەو و ڕۆژە بەدوای یەکایە و ساڵ و مانگ و وەرزەکانە، ئەوە دنیا تەیەکات و خەریکە ژیانمانە پێچێتەوە و بەرەو گۆڕمانە با و ئێمەش خەریکی هیچین. مەشروعێک و پرۆژەیەکمان نییە لە ژیانە. بەڵێ بۆچی ئێمە چین پرۆژەمان هەبێ؟ ئێمە کرێکارین لەم دنیاە، کرێکارێکین دانراوین بۆ لە مقابلە پاداشتێ وەرگرین. ئەگەر ئەم بووینایە و ئەم تەلارە و ئەم مؤسسەیەمان تەواو کرد، نتان بینەوە لە پێش هەموو پرۆژەیەکەوە نووسرێ ئەم پرۆژەیە ناوی ئەوەیە، ماوەی ئەوەندەی ڕۆژی پێچێ، خاوەنەکەی فڵان کەسە، سەرپەرشتیاری فڵان کەسە، بڕی ئەو نەپاری بۆ تەرخان کراوە. ئێمەش قل يا قوم اعملوا على مكانتكم إني عامل، من کرێکارم، بەڵام فسوف تعلمون من تكون له عاقبة الدار. بەیانی ئەزانن چێگرەوە باتەوە، بەیانی ئەزانن ئەو چێە، ئەو سەری سوزدەی کە بردبووە ئەرز بۆ خوا، لە بچووکیان نەبوو بەڵکو لە گەورەییە بوو، لە نەزانیان نەبوو بەڵکو لە دانایی بوو، بەرزترین ئەندام و تەوێڵی خست بۆ سەر ئەرز. بۆ چێ؟ ئەیزانی بۆ چێ؟ وەرەوە ئەمانە خاوەنی پرۆژەن، ئەوانەی کە لووتیان بەرزە و چاویان لە ئاسمانە، ئەمانە نابن بە هیچ و خاوەنی هیچیش نابن. وەختێکە زانین لە پڕێکە پاتریان تێ ئەنامێنێت و لە سفرێکا لە شوێنێکا ئەکوژێنەوە و هیچ کەسێکیش هیچ شتێکیش فریان ناکەوێ و ژیانیشان هەروە بە هەدەرە ڕوات. هیچ شتێکیانیە لە ژیانە، نازانن بۆ هاتن، نازانن بۆ ئەڕۆن. الله
کاتیان نییە، هەڕا کاو کاتی نییە، مەشغوڵە، سەری قاڵە. بانگێکیت ئەرێ ئێمە لە جاتی ئەم هەموو سیمنار و بابەت و محازەرانە مامۆستا ئەگەر یەک ڕۆژیش باسی قیامەتکەین چییە؟ کوڕم بابەتەکە ئێمەوە نییە، ئێمە باسی عیلمەکەین. لەبەر پێویستە کات خۆ بۆ شتانەوە سەرقاڵ نەکەیت، ئەوەی کە زانستنەی سەلمان تۆش دەستی بۆ نەبیت، لەبەرەوە ئیشی خۆکە و خەریکی وانەکانی خۆ بە. وانەکانی خۆشم هیچ بابەتێکی تیان نییە کە من بۆ هاتووم بۆ ئەڕۆم بۆچی دروست بووم بۆ دنیا بەجێڵم. ئیشم چییە لە ژیانە؟ ئەگە دار و بەرد و ئاو و ڕۆک و خاک و جانەوەرەکان هەمی بۆ من دروست کرابن، ئەرز و ئاسمانەکان هەمووی لەبەر خاتی من دروست کرابن. ئەی من خۆم بۆچی دروست بووم؟ وما خلقت الجن والإنس إلا ليعبدون أي ليعرفون. خوای گەورە فەرمێ ئەمانەم هیچی دروست نەکردووە ئیلا بۆ ئەوەی کە بمپەرستن. بۆی لە کاتێکە ئینسانێک ئەهێنی مەشغوڵێکی بە شتێکەوە ئەبوو لەهەبانە جواب تایەتەوە. یعنی چی مەوەسە ئەبوو لەهەبانە؟ یعنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە کاتێکا بەیانیەک بوو کە خوای گەورە ئەمری پێکرده بوو کە قەومەکەی بانکە، ئەوە بوو فەرمی یا بەنی فلان یا بەنی فلان، ئەو پیاوەی کە مەجالی نەبوایە کەسێکی لە شوێنی خۆی ئەنارد. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێت إني نذير لكم بين يدي عذاب شديد. من هاتووم بەلای ئێوە ئاگادارتانەکەمەوە کە خوای گەورە منی کردەوە بە پێغەمبەر و ئاگادارتانەکەمەوە ئەگەر بەگوێم نەکەن ئەوە سزایەکی زۆر سەخت چاوەڕێتانەکە. ئەسڵ وایە کە مامی بچێ بڵێ محەممەد ئەو سزایە چییە باوکی من؟ کوڕی باوکم زوو پێمان بڵێ باز و خۆمانی لێ پارێزین. خۆی مەدرۆمان لە تۆ نەبینی وەکو چۆنە فەرمی ئەگەر لەو دیەوە سەربازێک و جێی شێبێت دا بەسەرتانە ڕاستە فەرمی چووکە بەردەوام تۆ ناو ئێمە سادق الئەمین بوویت. بەڵام ئەبوو لەهەب ئەمەی پێ هەڵزم ناکرێ، ئەو لە تیجارەت و ئیش و کار و بازار و کولیە و دوکانەکەی بووە، کاتی قسانی نییە. تبا لك يا محمد ألهذا جمعتنا. محمد ماڵ وێران بی ئێمە بۆ ئەمە کۆ کردەوە، جا بۆ لەو گەورەتر هەیە. یعنی چی؟ یعنی پێتیان ئەڵێ ئەڵێ ئێوارنە ماڵی ئێمە داوەتن، پێتان ئەڵێ ئەڵێ خزمەتگوزاریکی تازەمان خستوێتە بازارەوە وەرن بەدەمێەوە، پێزانە سیعەکانمان هەرزان کردووە، پێتان ئەڵێ چی؟ باسی دنیا و قیامەتی لەگەڵاکە، هێشتا بەلای تۆوە. ئەلی هذا جەمعتەنا، بۆ ئەموو بان کردوین. بەڵێ ئەم ئەبوو لەهەبانە زۆرن کە پێی وایە ژیان بۆ ئەوە نییە خۆم مەشغوڵکی بەم شتانەوە. دیسانەوە باسی کردەوە، دیسانەوە چووە سەر تێکی یایە مەیسەکەی تێکگایەوە، دیسانەوە هاتە سەر باسی خوا و دنیا و قیامەت و میشەکەی لێ تێکگاین. بەڵێ فستذكرون ما أقول لكم. أو ڕۆژێ من لێرە دانیشتوم، هیوادارم مەرحەبایەکی خراپتان نەکەم لەو دی پەردەکە لە قەبر و لە بەرزەخە. هیوادارم بڵێن وڵی خێرتان بنووسێ، ئەو بەرنامەیەتان کرد، ئێمە لەسەر دەستی ئێوە هیدایەتمان وەرگرت، لەسەر دەستی ئێوە لە چکمان کرد، لەسەر دەستی ئێوە گەڕاینەوە. خۆ بڵێ پرۆفیسۆر بین بەس بۆ خوانەمان نەزانی بۆ دروست بووین، علمەکەمان بە کەڵکمان نەهات، بەڵام بوو دوو قسەی ئێوە کەوتان پرۆژەی ژین بیرمان کردەوە خاوەنی هیچ نین، لەو سەرەوە بە مفلیسی لە دنیای نەدەرەوە. ئەوە زۆر شتی لە ژیانی ئێمە یاگوەڕی. بەڵێ خۆشەویستەکانم، دنیا هیەوەیە کە بەندەکان بۆ خوا بژین، عیبادەتی بۆ بکەن، سەری کوڕنۆش و زیکر و یاد و نوێژ و ڕۆژ و عیبادەتی هەرچیەکی فەرموو بڵین بەسەر چاو بەسەر سەر. چەند خۆشە عەبد لەگەڵ خوایە ئاوا بێ بەسەر چاو هیچ تەواو ملم کەچ خوایە قبوڵمانەکەی بە عەبدی خۆ بڵێ ئەمە شانازیە. ئەم ملکەچیە نییە، بە هەموو دنیای ناگۆڕمەوە، چونکە ئەم ملەکە لە بەردەم خوایە کەج بوو، لە بەردەمی هیچ شتێکی تر و هیچ کەسێکی ترا دانانەوێت، چونکە تازە خوای ناسیوە،
تازە بە حەبلێ بەسراوە بە ئاسمانەوە. بۆیە هەموو جارێ پێغەمبەری خوا سەڵام دوعایە کردی فەرموو اللهم أصلح لي دینی التي هو عصمة أمري. خوایە دینەکەم بۆ چاکسازی بکە کە ئیتر بڕبڕی ئیشەکانی منە. وأصلح لي دنياي التي فيها معاشي. دنيام بۆ چاکە کە بژێویمی تایە. وأصلح لي آخرتي التي فيها معادي. الله قیامەتم بۆ خۆشکە کە جێژوان و کۆبوونەوەی هەموو بەندە و دروستکراوەکانی تایە. بۆیە تەنها بۆ نابێ بڵێ ئیمانمان هەیە ئێمەش خوا ناسین، نا ئەبێ عەمەلی ساڵح و چاکەی لەگەڵا بێ. بەڵێ من خاف ئەدلج ومن ئەدلج بەلەغ المەنزل. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ئەها کەسێ ئێواری لێ دێ خەمێتی تاریک و لێڵە ئەترسێ نەگاتە ماڵەوە و ترسی ڕێگەشی هەیە کە شتێ ڕێگەی پێ بگرێ و زیانی پێ بگرێ، پەلە ئەکات بۆ ئەوەی کە بە ڕووناکی بگاتە ماڵەوە. بەخوا لایتەکانم تاو نییە، چاویشم بۆ ڕێگە زۆر باش نییە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەوەی کە لە ئێوارەیەکی درەنگیشا پەلە بکات لە عومرێکی پیریشا پەلە بکات ئەگا ئینشاءالله لەبەرەوە نەچوە بچێ خۆشەویستەکانم. هەیە لە سە ساڵیا ئیمانەیەنێ خۆ تۆ هێشتا مناڵیت ئەتوانیت. چۆن ئامینی سەلەمی ئافرەتێک بوو لە ئەمریکا ژیا، خۆی ئەمریکیە، قسەیەکی خۆشی هەیە. لە کاتی کە ئەم ئافرەتە تەخەڕوجەکە لە بەشی ئیعلام و لە بەشی سەحافە ڕۆژنامەنووسێکی زۆر سەرکەوتووە. ساڵی 75 تەقدیمی خوێندنە کات، عەرزێکی زۆری بۆ دێ، عەرزێکیان هەڵەبژێرێ. لە کاتێکا کۆمپیوتەر تازەیە کلیکەکە لە شوێنێک ناوەکەی لە بەشی شانۆیەتەوە، بەغەڵەت بە کۆمپیوتەر ئەگاتە بەشی شانۆ. تازە عەرزەکەی بۆ دەرەچێ و خواردن و خوێندن و مانەوەی هەمووی بەلاشە. کاچێتە شوێنەکە شوێنێکی بەدڵ نییە، خەڵکی موسڵمانی تایە. من قێز لە موسڵمانەکەمەوە، ئەمانە دواکەوتون، ئەمانە عەرەبن، بەڵام تازە ناتوانێت وازە خوێندنەکەی بێنێ بێ ئەو کورسە تازە ببڕێ بۆ ئەوەی کە خوێندنەکەی بەنسیب بێ. ئەڵە دەی قەیناکە منافەتێکی مەسیحیم لەوانەیە خۆی گەورە بۆ ئەمانەی ناردبم هەتا ئەمانە هیدایەت بم و لەم جێژا و لەم ڕەشبینیە دەریان کەم. ئەم عەرەبە نەفامە موسڵمانە خراپانە. ئەلێ لە موسڵمانەکان نزیکە بمەوە قسەم بۆوە کردن، باسی گەورەی عیسا و بەخشندەی عیسام بۆوە کردن، باسی دینی عیسام بۆوە کردن. ئەلێ زۆر بە پێکەنین و بەدڵی خۆش و بە ڕەحابەی سەدر و نەگاڵتەیان پێکردم، لە لێم تووڕابوو و نەقسیانەکرد، نەقسیان پێ ئەبڕیم. ئەڵێ زۆر جوان گوێیان بۆ گرتم، ئەڵێ زۆر مەعجەب بووم بە شەخسیەتی. ئەوتم باشە ئەمانە چییە؟ نەتووڕابن نەئینفیعالەکەن. ئەلێ دوایی منیش ئەمیست نەکرد باسی عیسایان بۆ بکەم، باسی غەڵەتی دینەکەی خۆیانیان بۆ بکەم. بە موسڵمانێکم وت تۆ قورئانێکم بۆ بێنە، قورئانێکی بۆ هێنم. چ کتێبێکی ئیسلامیش هەیە؟ وتی 15 تا 20 کتێبی بۆ هێنام. وتی 2 جار قورئانم خوێنەوە، کتێبەکانیشم هەمی خوێنەوە. لە ئەخیرا ئێوارەیەکیان ڕۆژێکیان لە دەرگایاندا کەسێرەکەم 4 موسڵمان 4 پیاو هاتوون و ئەڵێن خوشکە ئامینێ ئێمە هاتوین سەدانێکەکەین، مەجال هەیە بینە ژوورەوە؟ تم فەرموون. وەڵام منیش پرسیارێکی زۆرم هەیە، حەزەکەم دانیشین. تی پرسیارەکانم لێکردن کەوا مەزانی ئیتر ئەمە ئەو هەڵانەیە کە من لە ئیسلاما گرتوومە و جواب نادرێتەوە. وتی هەمووی بەڕوویەکی خۆشە و بەبێ ئەوەی کە لێم تووڕە بن گاڵتە بە قسەکانم بکەن، جوابیان نامەوە. ئامینە ئەڵێ لە ساڵی 1970 منی جوتم ئەشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله. بەڵام تا ئیساکەنە بێ پرۆژە بووم، تا ئیساکەنە لە ژیانە بێکار بووم. بۆیە وتم ئەبێ ئەم پەیامی دینە من هەڵیگرم، لە عەرەق و لە گۆشتی بەراز و لە تێکەڵی پیا و لەوانە هەمووی دوورکەوتمەوە. اینجا لەشکێکی جوانم کرد و چوومە ناو کۆمەلگا. ئەلێ دایکم کە زانی وتی نانە قەینا شتێکی کاتیە، ئەگەڕێتەوە شتێکی کاتیە، مکشی خۆمە ناسم.
خوشەکەی ترم وتی بەخوا ئامینە تێک چووە بابی بم بلای دکتۆرێکی نەفسی تۆزە قسەی بۆ بکا و ماوەی لە شێتخانە با بکەوێ من پێم وایە چاکە بێت ئەگەر عیلاجی نەفسی بخوا ئەڵێ باوکم کڵاشی کۆفەکەی بۆ هێنام و فیشەکی بردە پێشەوە وتی هەری کوژم بابە کوژراوی بیبینم ئۆگلەوی کە بە موسڵمانی بیبینم لەبەر چاوم نەبێ ئەلەنجە پیاوەکەم لێم جا بۆ تەلاقی دام چۆ مەحکەمە کوڕکشەکەی لێسەرمەوە بەلەشەکەەوە چوون بۆ ئیش بەیانی ئەوانیش دەریان کردن لا إله إلا الله قازی کە داینام وتی 20 دقەت هەیە هەردوو مناڵەکەت هەڵەبژێری یان دینەکەت گەنا مناڵەکە دەچن بۆ لای پیاوەکەی تۆی موسڵمان بۆت نییە ئەم مناڵەنە بگریتە خۆت چکە تۆ عەقڵت تەواو نییە دوای 20 دقیقە لە قورسترین 20 دقە بوو بەسەر ما تێپەڕی لە ژیانما کەوازم لە مناڵەکانم هێنا دەستبەرداری بووم بەسم دەستبەرداری دینەکەم نابم تازامە پرۆژەی ژیانمە دەستم پێ کرد وەڵە دەستم کرد بە داوا دەستم لە باوکو دایکم بەرنەدا بەردەوام بیتاقم بۆ ناردن قسەم بۆ ناردن ئاەت و حەدیسەکانم بۆ ناردن بەس نەمەوە ئەمە ئاەت و حەدیسە سەلام پیرۆزبایی گوڵ تەلەفۆن ئەڵێ بەردەوام دەستم پێیانەوە دەستم کرد بە داوا لە دوایی یەکەم کەسێ لەو بابەتەیە کە موسڵمان بوو داپیرم بوو لە تەمەنی 30 ساڵیە نەنکە موسڵمان بوو دوایی باوکم کە فیشەکی بۆ بردمەوە پێشەوە باوکم موسڵمان بوو دواتر دایکم موسڵمان بوو نێزانی باوکم موسڵمانە وتی کشم تخوا باوکە نەزانێ من موسڵمان بوو باتە لەژێر سەختێکە ئاژیان کەسیان بە کەسیان نازانی کە موسڵمان بوو نەبادا یەکتری لە دەستبن لە خوشەکان شم موسڵمان بوو کوڕەکەم بە تەمەنی 21 ساڵیە ئەویش موسڵمان ئەڵڵاه ئەم ئافرەتە چی کردووە چی بە دوای خۆیان بەکێش کردووە ئەم ئافرەتە کە بەتەما بوون بیبن بۆ شێتخانە ئێستا بۆ بە دکتۆری نەفسی و ئەمان چارەسەرەکات خوشەکەشم ئیمانی هێنا هەموویان پیاوەکەم دوای 16 ساڵ لە جیابوونەوە ئیمانی هێنا بەڵام ئامادە نەبووم بچمەوە لای شوم کرد بە پیاوێکی تر دکتۆرەکانم وتیان مناڵە نابێ بەڵام خوای گەورە مناڵیشی پێبەخشی بوو بە بەرپرسی ئافرەتە موسڵمانەکانی نێودەوڵەتی مناڵەهەتی و بێسەرپەرشتەکانی گرتە خۆ لە کاتی سەرقاڵی بە پرۆژەی داعوە و هاتوچۆ لە بینی شارەکانی ئەمریکا و ئەوروپایە لە پشکنینێکە دکتۆر هەواڵێکی زۆر خۆشی پێوت وتی تۆ تووشی شێرپەنجە بوویت شێرپەنجەکەت بەلاشە تا بڵاوبێتەوە هیچ ئومێدێکە نەماوە وتی لەوانەیە ئەمە بێ بۆ هۆکارێکە خوای گەورە لە تاوانەکانم ببوورێ ئەڵڵا ئەی نەگریانە نەکەوتە سەر ئەرزنا نەبورایەوە نا عیلاجی نەفسیشی نەخوارد نا تی لەوانەیە ئەم سەرەتانە لەم تەمەنی ئەخیری 60 ئەو ساڵیەمە خوای گەورە بێوە لە گوناهەکانی پێشترم پاکاتەوە بەڵام بە سەرەتانەکە نەمەدەزانن ڕۆژێکان لەگەڵ کوڕەکەیە لە نیویۆرکە گەڕانەوە کە بۆ داعوە و بۆ بانگەواز چوو بوو لەگەڵ کۆمەڵێ خوشکا قسەیان بۆ بکات لێ تووشی ڕووداوێ بوو جانی سپارد کوڕەکەشی برینار بوو خوای گەورە دوای شفایدا لە تەمەنی 65 ساڵیە تخوا ئافرەتێ لەو پەڕی ئەمریکا ئەمەی لەدەست بێ بۆ دینی ئێمە بۆ دینی باو باپیرانی ئێمە تخوا خوشکان تخوا برایان عیب نییە هەموو ژیانمان لەما لا یعنیە بڕوا و هیچمان نەکرد بێ و بەدەستی بەتاڵ بەبێ پرۆژە لە دنیاە بژین و بەبێ هیچ لە دنیا بڕووینە دەرەوە
بیرێکتان لە خۆتان کردوێتەوە بەرەو یەک تەکلیف و یەک وەسیەتی ئەخیرتان بۆ ئەەکەم ئەمری خوا نەکەن. خۆمان لە کوردەواریە ئەگەر کەسێ بمرێ ئەڵێن ئەمری خوای کردووە، خوا لێی خۆش بێ ئەمری خوای کردووە. ئەمری خوا نەکەن هەتا ئەمری خوا جێبەجێ نەکەن. سەلام عەلەیکوم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.